کاردانەوەکان لە بەرامبەر سووتانی چەند کۆگایەکی ئامێر و سندوقەکانی دەنگدان لە بەغدا بەردەوامن و هەموو بۆچوونەکان بەو ئاڕاستەیەدان کە ڕووداوەکە پێلانگێڕی بوو بێت بە تایبەت کە تا ئێستا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە ئاشکرا نەکراوە. ئەو لایەنانەی کاسکاڵیان لە سەرنجامی هەڵبژاردنەکە هەیە و داوای ئەژمارکردنەوەی دەنگی سەرجەم پارێزگاکانیان بەدەست دەکرد لە دوای ڕووداوی سووتانی کۆگاکان جەخت لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکەنەوە. هەریەکە لە سەلیم جەبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەیاد عەلاوی سەرۆکی هاوپەیمانی وەتەنیا ڕووداوەکەیان بە پیلانگێڕی لا قەڵەمدا و داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنیان کرد. عەلاوی داواشی کرد حکوومەتێکی کاربەڕێکەر بە تێپەڕاندنی بارودۆخەکە پێک بهێنرێت. سەرۆکی لیژنەی نەزاهە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش سووتانی کۆگاکانی بە کارێکی بەرنامە بۆ داڕێژە و ناوبرد و ڕایگەیاند. بەڵگەیەکی دڵنیاکەرەوەیە کە ساختەکاران و گەندەڵکاران لە دوای هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکان و بڕیاری جیاکردنەوەی دەنگەکان لاپەڕەکانی ساختەکاریان هەڵدراوەتەوە و ترسیان لێنیشتووە. لای خۆشیەوە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق فەرمانێکی بۆ پاراستنی کۆگاکانی ئامێر و سندوقەکانی دەنگدان لە سەرجەم پارێزگاکان دەرکرد و داوای لە هێزانیەکان کرد ڕێوشێنی تند بگرنەبەر. عەبادی ڕووداوی سووتاندنی کۆگاکانی بە پیلانگێڕی دژی پرۆسەی دیموکراسی لە عێراق ناوبرد و ڕایگەیاند بە دەستێکی ئاسنین وەڵامی تێکدەرانی ئاسایشی عێراق دەدەنەوە. لە نوێترین هەنگاوەکانیش بۆ ئەژمارکردنەوەی دەنگەکان ئەو دادوەرانەی ڕاست پێدراون بۆ بەڕێوەبردننی ئەرکەکانی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆن کۆبوونەوەیەکیان لە ئەنجومەنی باڵای دادوەری ئەنجامدا و سەرۆک و جێگر و وتەبێژ و بەڕێوەبەری ئیداری کۆمسیۆنیان دیاری کردووە بەڵام ناوەکانیان ئاشکرا نەکراوە. لە نوێترین هەڵوێستی حکوومەتی عێراقیشدا سەبارەت بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن سعد حەدیسی وتەبێژی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیاند تەنها دادگای باڵای فیدراڵی مافی ئەوەی هەیە بڕیار لەو بارەیەوە بدات و بڕیاری ئەو یەکلاکەرەوە دەبێت. حاکم شێخ لەتیف دادوەر و شارەزای یاسایی دەستوری پێی وایە دوای سووتاندنی کۆگاکانی کۆمسیۆن تاکە چارەسەر بۆ هەردوو لای ڕازی و ناڕازی تەنها ڕەتکردنەوەی تەواوەتی هەڵبژاردنەکەیە. ناوبراو دەژڵێت پێویستە دادگای باڵای فیدراڵی ئەنجامەکانی هەڵبژاردنەکە پەسەند نەکات و دووبارە لەگەڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە کۆتایی ئەمساڵدا ئەنجام بدرێتەوە. پاش ئاشکرابوونی ساختەکاریە گەورەکەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڕیارەکانی پەرلەمان و حکوومەت بۆ ئەژمارکردنەوەی دەنگەکان لایەنە ساختەکارەکان هەوڵی ڕێگری لە هەنگاوە یاساییەکان بۆ ڕاستکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکە دەکەن. ئەوەش مەترسی دروستبوونی کێشەی ئەمنی و پێشێلکردنی زیاتری پرۆسەی دیموکراسی لە عێراق هێناوەتە ئاراوە.